کۆمەڵی حقایق بۆ هەموو لایەکان بخەمەوە. عەزیزان من ئەوەندەم تەجروبە هەیە بۆ هەر کارێک کە دەستگاکانی سەر بە پارتی وێشێتی بیکەن هەر ببۆن ئەیان ناسمەوە بەڕاستی. زیاتر لە 30 ساڵە من تەجروبە لەسەر یەک ڕیزەکەم هەرچی کاری قۆڕ و نادەبار هەیە ئەوانە بیکەن من لە یەکتر جایەکەمەوە ئەزانم کامە یەکێتی کردوێتی وە کامە پارتی کردوێتی و ئیشەکانیان چۆنە. باشە هێشتا جوانڕۆی باڵابان زیندووە هیچ شێڕووی نەداوە خەریکی کاری خۆیەتی نووسەرنویزی سەر بە دەستگای پاراستن کە گەنجێک بە ناوی زانکۆ بورهان سەرپەرشتیەکە هەڵ ئەسێ پەیوەندی پێوەکە وە قسە لەگەڵ جوانڕۆهاکات هەڵ ئەسێ دەنگەکەیشی ڕیکۆرد دەکات دەنگەکەیشی بڵاو ناکاتەوە هەتاوەکو دوای کوشتنەکەی. واتە کە تۆ دیقەت لە مۆزوعەکە ئەدەی جوانڕۆ بە دەستی خۆی پەتی کردۆتە ملی خۆی و وەڵامی نووسەرنویزی پاراستنی داوەتەوە و بەڕاستی خۆی کردو بە قوربانی. واتە بۆ بەتەڵەوە زەمینە سازی کردووە بۆ کوشتنەکەی خۆی. زانکۆ زۆربەی زۆری ئەم نووسەرنویز و ئەم کەسە کە بڕەوەیە بە سیناریۆکەی بۆ پاراستن تەواو کردووە ئینجا وتێتی وەرن تەسفێکەن و بیکوژن و بیکەن بەسەر کەسێکە کە نەوەی حەمەسیخانە لە منتیقەی دەشتی شلێر و ناوخوار و پێنجێن و ئالەم بابەتان. ئەگەر سەیری دەنگەکە بکەی کە لەگەڵ ئەم کوڕەیە قساکە ئەم زانکۆیە ئەڵێ زابەتی تاقیقە چەندین جار قسەکانی دووبارە ئەکاتەوە کە پرسیار لەم کوڕە هونەرمەندە ئاکات لەسەر چی هەڕەشیان لێ کردویت چی هەڕەشەی لێ کردویت چەند جار هەڕەشیان لێ کردووی چی بردوویت ئەو لەکوێ دەوامەکە یعنی ئەو کەسێک کە گوایە عەلەساس بکوژی ئەمە بە ناوی کێوە هەڕەشەی لێ کردووی ئاوا ئەیدوێنێ بۆ ئەوەی بڵێ ئەم کەسە سەر بەکوێیە کێ لە پشتێتی و بە ناوی کێوە هەڕەشەی لێ کردووی هەموو شتەکان بڕێتەوە بۆ دەستگای دژە ترۆر. باشە جا ئێستا عەزیزان لە سلێمانی شتێک باوە بۆ بە مۆدێل وێنەیە لەگەڵ قوبا تاڵەبانی یان لەگەڵ لاهوری شاچەنکیا بێ لەگەڵ پافێڵا بگرە گەورەیەکەن بە سیارە هەڵێواسن یا لە دوکانە یا لە ماڵە و بەمەش تەعدای پێ لە خەڵکەکەن هەڵەشی پێ لە خەڵکەکەن. باشە ئەم نووسەرنویسە کۆمەڵی راپۆرتی هەیە لە سەیری ناونیشانەکانی ئەم ئیشەی ئەمانکە ڕێکخراوەی ترۆریستی پەکەکە بە پەکەکە لە ترۆریستە چونکە مەسوور و بنەماڵەی بازانی پێیان ترۆریستە یا ئەڵێ کوڕەمێ بازەکەی مەلا مستەفا واتە نیهاد بازانی خەڵک وا ئەزانێ ئەمە دژی نیهاد بازانیە و سەربەخۆیە و ئالەم بابەتانە. باشە یان دژە تیرۆری یەکێتی یا فڵان و فیسار. بۆیە ئەم دەستگایە تەنها و تەنها شەڕی نەیارەکانی مەسوور بازانی و پاراستنەکە لە 20 راپۆرتە لە دژی نەیارەکانی مەسوور و پاراستن و بنەماڵەی بازانی راپۆرتێکیشەکە دژی نێچیرەفان بازانی دژی هەندێک کەسی لاکەوتەی ناو پارتی بنەماڵەی بازانی. چەندین بابەتی منیشی لە یوتیوب کەسە دەمی پاڵتاک بڵاوم کردوتەوە لەسەر مامەڕیشە لەسەر شەید ئارام لەسەر مێرگە سووریەکان هەر هەمووی دزیوە تازەی کردوتەوە و بڵای کردەوە بە ناوی خۆیەوە. خۆشەویستانی من حەزەکەم گوێگران بزانن نیهاد بارزانی کە دەنگی لەگەڵ ژنێکە بڵاو کرایەوە مەسرور و پاراستن ڕیکۆردیان کردبوو واتە ئەم دەنگە لای ئەوان بوو و ئەوانش لە دەستی دووسێوە نردویان بۆ بڵاوکردنەوە تەنها لەبەر ئەوەی شەوێک نیهاد بازانی لەگەڵ نێچیرەوان بازانیە دانیشتنی کردووە لە باخێکە مەسوور بازانی ئەو دەنگەی بڵاو کردەوە بۆ تەمێکردنی نیهاد بازانی و بۆ ئەوەی ئاگاداری کاتەوە کە ئەگەر وازە نێچیرەوان بازانی نەهێنی ئەواشتی تریشت هەیە بڵاوی ئەکەینەوە چونکە نیهاد بازانی پێیەکی فاسدە. واتە هەرچی وێنەی سێکسی مەسئولەکان و هەندێک لە ژنان و دەنگی مەسئولەکان کە هیچ کەس دەستی ناکەوێ دەستگا ئەمنیەکانی پارتی وێشێتی نەبێ کەس نیەتی واتە ئەوان ڕیکۆردیان کردووە لەو کێشمانە کە لە بینی خۆیانە هەیەە. زۆر جاران لە دەستی دووسێوە ئەینێرن بۆ نەیارەکانی پارتی یا نەیارەکانی یەکێتی یا نەیارەکانی بنەماڵەی بازانی لێوە بڵاو ئەبێتەوە خۆیان لە مۆزوعەکان بەدوورەگرن. حەزەکەم هەمووتان ئەو ڕاستیە بزانن هەرچی لەو شتانە بڵاو کرایەوە جا من بڵاوی کەمەوە هەر کەس و گروپێ بڵاوی بکاتەوە هی دەستگای پاراستن و دەستگاکانی سەر بە یەکێتیە و ئەوان نردویانە بۆ بڵاوکردنەوە ئەگینا ئەو شتانە دەستی ئێمە ناکەوێ. بەڕاستی کەسێکیەت ئەڵێ کاگارا مەحمەد سڵاو
من شتێکی ئاوام لایە دژی بنەماڵی بازانیە و دژی فلانە مەسئولە وەک ئەوەی نیهات بەرزانی یا ئەوەی شێخ جەعفەر باشە هەڵبەتە من شتانە بڵاو ناکەمەوە بەڕاستی و ئەخلاقی من نییە بەڵام وەکو نمونە باسی یەکەم باشە منیش چونکە بۆ لێدانە لەوان دەڵێم شتەکەم بۆ بنێرە کە شتەکەم بۆ ئەنێرێ بڵاوی ئەەکەمەوە کەسەکە خۆشی سەر بە پاراستنە یان پاراستنێک داوێتی بەو یا سەر بە دەستگای زانیاری ئەوانەیە ئەوان داویانەتێ باشە ئەینجا ئەینێرن بۆ ئێمە بۆی ئێمە بڵاویکەنەوە بۆیە لەم ڕۆوە کەس خۆی نەکا بە قارەمان گوایشتی دەسەکەی و ئارەم بابەتانە هەموو ئەو شتانە هەمووی ئەو دەستگا ئەمیانەیە کە ئەینێرن بۆ بڵاوکردنەوە من لەبیر میە لە پاڵتاکا بۆ یەکەمین جار ڤیدۆی تیرۆرکردنی مەلا عەبدوڵای قەسێم بڵاو کردەوە لە یوتیوبا خۆشەویستان کە لە تاسوجە لەشێتی تیرۆریان کرد ئێمن لە کوێم بوو خۆ من ئاگاداری ئەوە نەبووم کەسێ پرسێ ئەڵێ ئارام ئەحمەدەوە ئەو ڤیدۆ لەکوێ هێناوە بڵاو کردەوە کابرایەک لە سویدەوە بۆی ناردم لە پاڵتاکە دوایی زانیم کە ئەمە پاراستنە و بۆ لێدان بوو لە یەکێتی بەڵام یەکێتی کارەکەی کردبوو منش بڵاوم کردەوە بەڕاستی واتە شتەکان هەموو هینی خۆیان لە واقعە ئەوەی شێخ جەعفەر و پارتیەکان و هەتا دوایی هەمووی دەستگا ئەمنیەکانی پارتی یەکێتیەوە کارە ناکە باشە زۆر جاران هەمومان ئەم شەڕانەمان کردووە شەڕی ئەوان بووە من لە سەرەتاوە پێم زانیوە بەڵام چونکە بۆ لێدان بۆ لەمانە بۆ مۆزوع نییە ئەم باڵۆ باڵەیە ئەم لەولارە بۆ من کێشە نییە میمەوەی ئێمە لێیان بدەین و ماهیەتیان دەرکەوێتەوە مشکلی ئێمە نیە بەڕاست باشە بۆیە ئێوە ببینن جوانڕۆی باڵابان زیندووە لە هەولێر دەوامەکە یەکێتیە نووسەرنویسی سەر بە پاراستن ئەیدۆزێتەوە باشە کە پاراستن ئەمەی داناوە وەکو تەڵە قسەی لەگەڵەکە کە کێشەی هەیە لەگەڵ کەسێکە کە ناویان ناوە ملازمی دەستگای دژە تیرۆر ئەم کەسە من بنەماڵەکەشی ئەناسم چونکە خەڵکی چەمیشتێر و ئەوانێ بەڵام ئەمە مناڵە ئەمە ناناسم بەڕاستی باشە پێشتیش پارتی بووە ئەمە ئێسش نازانم ئایا یەکێتیە یا هەر پارتیە باش نییە هەڵبەتە لە دنیای بیرکردنەوەی منە پاراستن و زانیاری و دەستگای دژە تیرۆرەکانی پارتی و یەکێتی و ئاسایش و پۆلیس و یاسا و دادگا و دادوەرەکان هەموویان لەلای من وەکو یەکوان بەڕاستی لەناو ئەم هەموو تاقمەیە بەڕاستی ئەبێ ئێمە ڕاستیەکان بدۆزینەوە من تا ئێستا نازانم ئەو کارێکیە کردووە یا چێرەی کردووە بەڵام ئەگەر سەیری وردەکاریەکان کەین هەمومان تێگەین کە چی لە پشت ئەم مۆزوعانەوەیە باشە بەڵام زانکۆی نووسەرنویس قسە لەگەڵ جوانڕوا ئەکات بەبێ ئەوەی جوانڕۆی سادە بزانێت دەنگەکەی ڕیکۆرد دەکرێت جوانڕۆی چونکە فەقیرە چونکە سادەیە نازانێت یاریەکەی پاراستن چییە ئەکەوێتە داوی ئەم نووسەرنویسەوە دەکەوێتە قسەکردن و چیرۆکی هەڕەشە و کێشەی پارە و هەر هەمووی بۆ باسەکات ئەویش ڕیکۆردیەکە بەدزیەوە بەوردی هەمووی بۆ باسەکە کە کەسێک لەگەڵی کێشەی هەیە و هەڕەشەی کوشتی لێیەکە و زۆر هەوڵیاوە هیچ دەستگا و ئاسایش و پۆلیسی وەڵامی نادەنەوە هەتا دوایی باشە پاراستن هەر ئەمەیەوێ ئەمە بۆ پارتی کارێکی باشە بە تایبەتی لە کاتێکدا کە کەیسی سزادراوەکانی بادینان تەنگی بە مەسئول بازانی هەڵچنیوە و ڕسوای کردووە خۆ ئەبێ شتێ بکات کە بیکا بە قەزیە زانکۆ و پاراستن لە کاتی خۆیدا واتە تا جوانڕۆ لە ژیانە ماوە ئەم دەنگە بڵاو ناکەنەوە بە هیچ جۆرێ ئەسڵەن جوانڕۆ ڕەنگە هەر نەزانێت دەنگەکەی ڕیکۆردیش کراوە دەنگەکە ئەشارنەوە چونکە ئەزانن ئەگەر جوانڕۆ لە ژیانە زیندوو بێت و بمێنێ و ئەو دەنگە بڵاوکەنەوە ئەوە جوانڕۆ ڕەنگە نەکوژێت بەڕاستی ڕەنگە نەیارەکانی هەوڵ نەن بیکوژن باشە ڕەنگە یاریەکە بەڕاستی سەرکەوتون نەبێت بۆیە بڵاوی ناکەنەوە دەنگەکەی هەتا ئەکوژێت باشە هەرکە لە هەولێر ئەم زەلامە ئەکوژن و تەرمەکەی فڕێ ئەدەن لە پێشا تەعزیبیان ناوە بە ئارەزووی خۆیان دەستێ دەستیان لە دواوە بەستووە ئینجا خنکاندویانە باشە تەرمەکەیان فڕێ داوە کە ئەم کارە ئەکرێ و بڵاو بێتەوە کە ئەم کوڕە کوژراوە لە هەولێر یەکسەر زانکۆ و نووسەرنویس پاراستن دێنە سەرخەت و یەکسەر ئیعلانێکن چاوەڕوانی تۆماری دەنگی جوانڕۆی باڵاباندن باشە بۆ یەک دەستگا یەک میدیا یەک ئەشخاص قسەی لەگەڵ ئەم جوانڕوا نەکردووە دەستگای پاراستن نەبێ بۆ بەس ئەو من ئەم گوتوگوی لەگەڵا کردووە هەدەفی چی بۆ لە مۆزوعە بۆچی ئەم هەموو پرسیارێک لێیەکە کە چی هەڕەشەی لێکردی سەر بە کوێیە سەر بە کام دەستگایە کێ پشتیوانی لێیەکە یاریەکە بە تەواتی ڕوونە کە پارتی و پاراستن لە پشت ئەم ترۆرکردنەوەیشن بەڕاستی باشە دوایی ئەڵێ ئەوە بەڵگە جوانڕۆ چۆن تیرۆر کرا خۆیان ئیعلانیەکەن کێ کردی ملازم ئەوەلێکی دژە تیرۆری سەر بە دەستگای دژە تیرۆرێکێتی کردی واتە
هەتا پێش لێکۆڵینەوەی ئاسایش و پۆلیسەکەی خۆشیان لە هەولێر کەوتون یەکسەر دوای تیرۆرکردنەکەی دەڵێ فڵانە کەسی سەربەدجە ترۆر ئەمەی کردووە. باشە شەڕەکە بۆ خەڵکی عاقڵ بەڕاستی ڕوونە. باشە هەمووشمان نەزانین هەولێر بە کامێرای مۆدێڕن تەنراوە هەموو جادە و کۆڵانەکانی. باشە هەتا ئەم چرکە ساتە ئاسایشی هەولێر پۆلیسی هەولێر یەک قسەیان لەم بارەیەوە نەکردو خۆشەویستان. باشە ئەگەر بەڕاستی ئەمە ئاوایە بۆچی ئاسایش و پۆلیس خۆی نایەتە سەرخەت بڵێ ئەم کەسە ئابەم جۆرە کوژاوە بۆچی لێکۆڵینەوە لەم قەزەیە ناکە بۆچی ئەو مەلەفە ئەم کەسە هەر وەک ئەوەیە نەکوژاوێ یەک کەس باسی ناکە بەڕاستی بۆچی لە ڕێگای نووسەرنویس و مناڵێکی وەکو زانکۆوە یاریەکەی کردووە بۆچی خۆی بێدەنگە کوا ئاسایشەکەیان کوا پۆلیسیان کوا پاراستنی هەولێر باشە بۆچی لەسەر ئەم مۆزوع هیچ قسەیە ناکەن بۆچی هیچ لێکۆڵینەوەیە ناکەن بۆچی پێمان نایەن کە ئەم ئینسانە بەڕاستی چۆن کوژراوە باشە بەڵام لە تێگەشتنی مندا یاریەکەی پاراستن بە تەواوی ڕوونە بۆ هەر کەسێک پارتی و پاراستن و مەسئول بناسێ ئەو کەسێکی کردبێتی هەر بۆ پاراستنی کردووە بەڕاستی ئەو گروپەی ئەو کارەیان کردووە هەر بۆ پارتی و پاراستنیان کردووە بەڕاستی یعنی کارەکە سەرفەن لە کاری پارتی و بنەماڵەی بارزانانی ئەچێ بەڕاستی ئەگەر تیشکەکە لەسەر جوانڕۆی باڵابان نییە ئادەی نووسەرنویس تۆ چۆن ئەم کەسە دۆزیەوە بەس پێم بڵێن ئەمەتان چۆن دۆزیەوە ئەم کەسە بۆچی ئێوە ئاوا قسەی لەگەڵاکەن بۆچی دەنگەکەی ڕیکۆرد دەکەن بەجێەوە کە ڕیکۆردی ئەکەن تاوەکو زیندووە بۆچی وڵاوی ناکەنەوە زەحمەت نەبێت بۆچی وڵاوی ناکەنەوە جا کە ئێمە ئەم ڕاستیانە ڕوونەکەینەوە یەن کۆمەڵی ئیهانەمان پێەکەن و کۆمەڵی قسەی قۆڕ و ئەلەم بابەتان ناکەن و تەواو ئەیانەوێ بێدەنگمان کرد بەڵام بەڕاستی ئەمانە ئێمە بمانی بێدەنگ نابین بۆیە یاریەکە تەواو ڕوونە من نازانم کەسی جوانڕۆ بەرەوچۆ ئەڕوا بەڵام تا ئەم چرکە ساتەکە من ئاگام لێیە پارتی و ئاسایش و پۆلیسی هەولێر هیچ قسەیەکیان لەبارەوە نەکردووە نەیاسا نەدادگا هەر وەکو ئەوەی هیچ نەبوو بێ بەڕاستی وەکو ئەوەی هیچ نەبوو بێت ئەوەیە ئەمە مۆزوعەکە کە بۆ ڕوونکردنەوە ئەوەی کە دەستگای پاراستن لە ڕێگەی نووسەرنویسەوە بڵاوی کردوتەوە ڕێک هاوارەکە کە پارتی و پاراستن ئەم پرۆسەیان کردووە و ئەوان ئەم قوڕیان کوشتۆر ناویان بردووە ئەگەر وانە با ئاسایش و پۆلیس وەڵامان بداتەوە کە بۆچی ئەم کوڕە لە هەولێرە سەعات 10 شتێکی شەو خنکاندویانە وە کوشتیانە تەرمەکان دێگەڕە فڕیاوە با ئاسایش و پۆلیس بۆ ماڕوون کاتەوە لەبەرەوە من بەپێی ئەوەی کە لێی تێگەیشتوم مادەم ئەم نووسەرنویسەی سەر بە دەستگای پاراستن ئەم شتەی ئاوالێ کردووە و لە ئەوڵەوە لەگەڵیەتی و دەنگڕی کۆدەکەەوە ئەمانە هیچ گومانم لەوە نییە کە کارەکە کاری پارتی و کاری بنەماڵی بازانیە هەتا ئێسەی یەکێتی وەزارەتی پێشمەرگە وەزیری پێشمەرگەش یەک قسەیان لەو بارەوە نەکردووە کە دەکا پێشمەرگەیشە ئەم کوڕە بەڕاستی جوانڕۆ هونەرمەندیشە یەکێتیش هیچ قسەیەکی لەبارەوە نەکردووە بە هیچ جۆرە باسی ناکرد هەروەکوی هیچ نەبوو بێ شەرمەزاریە بۆ پارتی بۆ یەکێتی کە پێویستە ئەمە ڕوونکەنەوە ئێستا مادەم لە هەولێرش تیرۆر کراوە لە هەولێرش تیرۆر کراوە ئینسانە یعنی بنەماڵەی بازانی مەسئولە لە تیرۆرکردن و کوشتنی جوانڕۆی باڵابان ئەو مەسئولە لێ یەک کەسی کە مەسئول نییە پارتی و بنەماڵەی بازانی نەبێت تیرۆرکردنی ئەم ئینسانە هی ئەم جوانڕۆیە پەڵەیەکی شەرمە بە تەختی تەواڵی مەسئول بازانیەوە بەڕاستی هەتا ئەو کاتێک کە بۆمان دەرەخەن کە چی ئەم کوڕی تیرۆر کردووە بۆ چی کوشتێتی لێرەوە ئەچمە سەر مەسەلەی یاسا و دادگا و دوای ئەوەش باسی مەسەلەی سامان و مەسەلەی ئەوەی دەربەنی خان کۆمەڵێک نهێنیتان بۆ باسەکەم بۆی هەمووتان بە چاوتان ڕوون بێ چونکە من بە جاداچوونی مەیدانی ئەەکەم بۆ مۆزوعەکان بەڕاستی نووسەرنویس کێشە نییە چاوەڕاستەکەی من کابراایەکم زمان ماوە قساکەم کاکە نووسەرنویس بەدڵی خۆتانەوە کێشە نییە میمێ ئەزان کە کام دەستگەستەوە پاراست نەڵم ئەوەی کە بۆ یەکەمین جاوتی سەیریکەن کێ جوانڕۆی تیرۆر کردووە خۆیان تیرۆریان کردووە خۆشەویستانی من لە باشووری کوردستانە ئەوەی چەندین ساڵە هەیە بە ناوی حکوومەت و پەرلەمان و یاسا و دادگا و دادۆر و هەتا دواییەوە واتە کۆی ئەم دەسەڵاتێکی چەتەگەریە لە ئارام ئەحمەد ببیست وردە وردە لەم سیستەمە چەتەگەریەوە بوونەتە مافیایەکی بەناو دەوڵەتی یان مافیا بە ناوی دەوڵەتەوە بە ناوی یاساوە بە ناوی دادگاوە ئەم مافیایە بە ناوی دەوڵەت و حکومڕانیەوە دابەش بوون بەسەر کۆمەڵی حیزبدا کە پارتی یەکێتی لە چڵەپۆپەی ئەم حیزبانە ڕاوەستاون و ئێستاش گۆڕانیشیان لەگەڵا لەناو ئەم حیزبانەیشە دەیان گروپ هەن چەکیان پێیە پارەیان پێیە بە ئاشکرا چەتەیی یەکەن کاری مافیایی یەکەن هیچ یاسا و قانون و دادگا و دادوەرێ شموری ئەمانە ناکە وە چیان بوێ بە ئارەزوی خۆیان ئەیکەن
هەمووتان ڕۆژانە بینن کە لە کوردستانە چیە گوزەرێ باسم کردووە کە زۆربیان هێزی تایبەت بەخۆیان هەیە لە دەرەوەی حکومەت حتا لە دەرەوەی حیزبیش باشە سەرکردەکانیان لە دەرەوەی سەرکردەکانیشیانە دیسان هەر هێزی چەکداری خۆیان هەیە لەم جۆرە حکومڕانیە مافیایی و چەتەگەریەدا گەندەڵی دزی جادەیی پێشێرکردنی مافەکانی خەڵک زیندانیکردن و ڕفاندن ئازار و ئەشکەنجە حتا تیرۆرکردنی ڕێکخراو هەموو ئەمانە وجودیان هەیە بە نمونە خۆیان کاتێ ئەدزن کاتێ داژیرەکەن کاتێ گەندەڵیەکەن کاتێ تیرۆرەکەن خەڵکی زیندانی ئەکەن بە یاساکانی خۆیان هەموو ئەمانە ئەکەن لەبەر ئەوەیە هەموو شتێک بەڕاستی خۆیانن کەسێک تیرۆرەکەن یاسا قانون دادگا دادوەر ئاسایش پۆلیس پێشمەرگە دەستگای زانیاری و پاراستن و دژە تیرۆرەکان هەموویان ئەزانن مەسەلەکە چییە هەموویان ئەزانن چی ڕووی داوە باشە مەگەر ئەوەی کە ئەم باندانە دژی یەکری بن وەکو پێشتر باسم کرد لە دژایەتیکردنی یەکترا شتێک دەرکەوێت بۆ هەموو لایەکمان باشە بە نمونە خۆشەویستان بۆی سادەیکەمەوە بۆتان تێبگەندەوە بەیانی قەیوان شوقەیەک ئەدا بە تۆ بە هەدیە بە یەکەوە عەقدەیەکەن گوایە بەونە پارەیەکی بە تۆ هەدیە ژۆرە گرتووە بەڵام ئاوا بۆ دەکەم ئەگەر پێویستکە مێژووی واژۆی عەقدەکەی ئەخەنە چەندین ساڵ پێشتر لەگەڵ شارەوانیەکانە ئەتوانن هەموو شتێ بکەن شکەی خۆیانە شارەوانی کۆمپانیاکان هەموویانی خۆیانن خۆیان چۆنیان بێ بەڕاستی ئەو کاراکەن دزی گەندەڵی قاچاقچێتی داگیرکاری زیندان تیرۆر دادگا هەموو ئەمانە خۆیان ئەیکەن و بە یاسایشیان کردووە لێرەوە تۆ بڕۆ سەش کاتکە لە پارتی لە یەکێتی لە سەرکردایەتیەکانیان بە حەیاتی نایبێتەوە لە دادگایە هەر ئەوان براوا بن باشە بڕۆ بڵێ مەسعود بازانی نێچیرەوان بازانی یا مەسعود یا مەنسوور یا نیهاد یا سیروان مامس هەچی نێری بنەماڵی بازانی هەیە سەرکردایەتی پارتی ماڵ بنەماڵی جەلال تەڵەبانی هێرۆ شاناز پاڤێڵ قوباد لاهور کۆسرەت هەموو سەرانی یەکێتی بڵێ ئەمانە گەندەڵن ئەمانە دزن ئەمانە ئەوەن ناتوانانی بیسەلمێنی لە دادگا هەر ئەوان ئەیبەنەوە چونکە چیان کردووە هەموویان کردووە بە یاساکانی خۆیان بەڕاستی شارەوانی کێ چیان بێت بۆ داگیرکاری پێیەکەن و واژووی پێکەن بە ئەوراق تۆ هیچی بۆ ناکرێت بەڕاستی هەمووشمان ئەزانین هەموویان چیان هەیە دزیویانە بەڵام بە یاسایان کردووە باشە بە نمونە هەموومان ئەزانین کە کێکاوە گەرمیانی ترۆر کردووە هەموومان ئەزانین کە یەکێتی کردوێتی باشە هەموو کورد ئەو ڕاستی ئەزانێت کە یەکێتی کاوە گەرمیانی ترۆر کردووە بەیانی یەکێتی ئەتوانێت شکال لە ئارا مەحمەد لە سلێمانی بڵێ تۆ تەشیرم پێیەکەی کوشتنی کاوە ئەخەیتە پاڵی من ئەمن بە دادگا ئەوان ئەیبەنەوە منەی دۆڕێن ئەڵێن بەڵگە بەڵگەی چیم پێ بێ خواتان بێ کاتێک کاوە تیرۆرەکرێ دەستگای زانیاری یەکەم هێزە ئەچێتە سەر ماڵەکەی کامێرای سەر جادە و کۆڵانەکان و هەموو بەڵگەکان کۆ ئەکاتەوە ئەیبا بۆ خۆی یەک بەڵگەی نەهێشتووە کەس لێکۆڵنەوەی لێ بکەم یاسا و ئاسایش و پۆلیس خۆتان باشە خۆتان لێکۆڵتان نەکردو لە قەزیەکە و دیزە بەدە خۆتان کردو کە زانیتانە کە خۆتان باڵێ لە خۆتان ترۆری کردووە بنمونە باشە هەموو کورد ئەو ڕاستی ئەزانێت کە سەردەش عوسمان و وەداد حسێن پالاسن کشتوونی دەی بەیانی پالاسن مەسعود بازانی دەتوانێت شکات بکەن لە هەر کەسێکەوە قسانە بکەوە ئەڵێ ئێوە تەشیرمان پێکەن ئێمە نەمان کوشتوون باشە تۆ بەڵگەیشی نیە لە دادگا بیسەلمێنی باشە چونکە خۆیان بکوژەکەن یاسا بکوژەکەیە دادگا بکوژەکەیە دادوەر بکوژەکەیە داواکاری گشتی خۆی بکوژەکەیە خۆشەویستە باشە لە کەیسی چالاگوانی بادی نانیشتا مەسعود بازانی پێش دادگا کەوت و هەموو شتێکی وت بەڵام نەتیجەکەی چی بوو حکومەکەیان دا ئەوە بکەی بیت بۆیە دادوەرەکان داواکاری گشتی خۆی ئەزانێت چیە گوزەرێ بەڵام هیچی بەدەست هیچ کارێ بەڕاستی کۆمەڵی ئەوراقەشە لە بەردەستی هەمووی بە ناوی یاسایە بەڵام لە پشتەوە هەمووی دروست کراوە لە واقعە هەموو شتەکان کردووە بە یاسایی کە هەمووشی دزی و درۆزنی و ئەم بابەتانە باشە بۆیە خۆشەویستانی من شتێک لە کوردستانە نییە بە ناوی حکوومەتەوە ئەمە تەنها دێوجامەیە بەڕاستی باشە لە ڕێگای کۆمپانیەکانەوەیە کە هی خۆیانە کەتی تایبەت گەوراکەن چوزانم هەموو شتێ بەڕاستی خۆیانە ئەوە یەک قانون ڕێگر بێ کە بە قازانجی خۆیان نەبێ دەستکاری ئەکەن و ئەیخەنە خزمەتی خۆیانەوە باشە دەستگای بەرهێنانەڵێ دەخەنە خزمەتی کۆمپانیەکانی خۆیانەوە هەموو شتێک بەڕاستی ئەمان داگیریان کردووە ئیتر شاتە شاتی کۆمەڵی ئەندام پەرلەمان و شت لە پەرلەمانە بەڕاستی نایخوات باسەکانیشە هیچ قیمەتێکی نییە سەرچاوەی داهات یەکشت لە کوردستان نەما ئەمان داگیری نەکرد
باش نییە ئەوە لە کۆمەلگای ئێمە هەروە تۆ کاتێک خەڵک قبوڵی بێ بڵێ کاکە مانجەلال تاڵەبانی 120 دۆنم زەوی یاوە بەکار شوان سەفا لەگەڵ 10 ملیۆن دۆلارە باشە کە تۆ نەپرسی بڵێ باشە مانجەلال تۆ چۆن نەتوانین 120 دۆنم زەوی بێ بە خەڵک 124 دۆنم زەوی تۆ 10 ملیۆنە لەکوێ بوو کە ئێستا 10 ملیاریان هەیە کە خەڵک ئەمەی قبوڵ بێ ئیتر هەموو شتەکان لەبێ قبوڵ بێ بەڕاستی باشە ئەوە ئەمە مەسائلی دادگا و یاسا ئەم شتانش بۆیە هیچ کاتێ خەڵک ئەم مۆزوعانە ناباتەوە بەڕاستی خۆشەویستانی بن ئێستا ئەچمە سەر فڕاندنی سامان محەممەد دەڕانیە لەلایەن یەکێتیەوە یا زیندانیکردنی لەلایەن یەکێتیەوە ئێستا باسیەکەم و دوایش ئەچمە سەر مەسەلەی بەزمی دەربەنی خەن خۆشەویستە من تەنها ڕاستیەکان بۆ ئێوە دەرەخەم بزانین هەواڵی ژێت دوایی لەسەر کۆمەڵەشی